مایک پێنس جێگری سەرۆکی پێشووی ئەمریکا لە یادی لەدایکبوونی 64 ساڵەییدا کاندیدبوونی خۆی بە فەرمی ڕادەگەیەنێت و لە یەکەم وتاریشیدا پێشەنگی پارتەکەی خۆی دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا دەکاتە ئامانج. من باوەڕم وایە هەر کەسێک خۆی لە سەرۆ دەستورەوە بزانێت یان داوە لە کەسێک بکات لە سەروی دەستورەوە چاوی لێ بکات نابێت هەرگیز ڕێگەی پێ بدرێت ببێتەوە بە سەرۆک. دوای هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی 2020 ترامپ داوای لە مایک پێنسی جێگری خۆی کرد کە ڕێگری لە پشتڕاستکردنەوەی سەرکەوتنی جۆ بایدن لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی بکات لە کۆنگرسی ئەمریکا. بەڵام پێنس ڕەتی کردەوە و کارە بکات و ئەمە ژوای کرد ترامپ کە بۆ ماوەی چەند هەفتەیەک بانگەشەی ساختەبوونی ئەنجامەکانی هەڵبژاردننی دەکرد هەڵوێستی تووڕەیی بەرامبەر بە پێنس بگرێتە بەر و هەر بۆ یە کاتێک لایەنگرا تۆندڕەوەکانی هێرشیان کردە سەر کۆنگرسی ئەمریکا هەندێکیان هاواریان دەکرد مایک پێنس هەڵواسن. مایک پێنس سەبارەت بە پرسەکانی ئابووری و سیاسەتی دەرەوە خاوەنی بۆچوونێکی کۆن و نەریتی کۆماری خوازەکانە. ئەو مەسیحیەکی ئەنجیلی سپی پێستە و کەسێکی سەرەکی حزبەکەیەتی و بە تەماشا سەبارەت بە پرسە کۆمەڵایەتیەکان وەک پرسی لەباربردن خۆی وەک کۆنە پارێزترین کاندیدی پارتەکەی بناسێنێ. دوای سەرکەوتنی بەرچاوی بزوتنەوەکانی دژی لەباربردن لە ئەمریکا دانەڵد ترامپ و ئەوانی دیکە لەم هەڵبژاردنەدا لەو ئامانجانە پاشەکشە دەکەن. جەرمی مەیر مامۆستای زانستە سیاسیەکانی زانکۆی جۆرج مەیسن ئەو پرسیارە دەهێنێتە ئاراوە کە بۆچی پێنس لە ڕاپرسیەکاندا هەندە ژمارەکەی نزمە و تەنانەت زۆر لە دوای ڕکابەرەکەی ترامپ واتە ڕۆن دیسانتینس پارێزگاری فلۆریدایە. جێگیری سەرۆکبوونەکەی پێگەکەی زۆردا بەزاندووە. دانەڵد ترامپ سەرۆکی پێشوو داوای دڵسۆزی وەفاداریەکی لە ڕادەبەدەر و نایاسایی لێ دەکرد. تەنها دوو جێگری سەرۆکی ئەمریکا لە مێژووی ئەو وڵاتەدا تاوەکو ئیستا توانیویانە بگەڕێنەوە بۆ کۆشکی سپی. ڕیچارد نیکسۆنی کۆماری خواز لە ساڵی 1968 و بایدنی دموکرات کە 3 ساڵ لەمەوبەر شکستی بە دانەڵد ترامپ هێنا و بوو بە سەرۆکی ئەمریکا. ترامپ پارتەکەی گۆڕیوە. هەندێک کەس دەیبینێت کە دەیانەوێت جێگەی ترامپ بگرنەوە وەک ڕۆن دیسانتیس کە بەرەو پۆپۆلیزم دەڕوات و دەچێتە ناو شەڕی کولتوریەوە. مایک پێنسیش دەتوانێت لە ڕووی جەوهریەوە ئەو کارە بکات و باسی سیاسەتەکانی شەڕی کولتوری بکات. بەڵام ئەوەی کە ناتوانێت بیکات و تا ئێساش نیشانی نەداوین توانای پۆپۆلیست بوونیەتی لە دەنگ و تۆنیدا. ئەمەش ئەو شتەیە کە پارتی کۆماریەکان دوای ترامپ بە دوایدا دەگەڕێن. هەرچیەک لە هەڵبژاردنە سەرەتایەکانی کۆماریەکان لە ساڵی داهاتوو ڕووبدا بۆ مایک پێنس گرنگ نییە و گرنگەوەیە ئەو پێشتر مێژوێکی بۆ خۆی تۆمار کردووە و ئیستا بووەتە یەکەم جێگری سەرۆکی پێشووی ئەمریکا کە ڕاستەوخۆ بەرەنگاری سەرۆکەکەی پێشووی دەبێتەوە. بۆ ستیڤ هێرمن بەفراوی نووری دەنگی ئەمریکا، واشنگتۆن.